بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ یەڵەبجە پێشنگای ساڵانەی بەرەما خۆماڵیەکانی کردەوە. لە پێشنگاکەدا لەلایەن 80 جوتیارەوە دەیان بەرەمی کشتتوکاڵی خرایە ڕوو. سەرپەرشتیاری پێشنگای خستنەوڕی بەرەمە کشتتوکاڵیەکان دەڵێت ئەوان مەبەستیانە لەم ڕێگەیەوە بەرەمی جوتیارانی سنوورەکە بە بازار بکەن. لە ڕووی جوتیارەوە کێشەمان نییە، لە ڕووی باخەوە کێشەمان نییە، لە ڕووی شارەزاییەوە کێشەمان نیە، تەنها کێشەیەک ئێمە هەمان بێ لە ڕووی کشتتوکاڵی لەم سنوورە بە بازارکردنێتی ئەنساکردنەوەی بەرهەمەکەیەتی. ئێمەش ئەم ئیشە لە ڕاستیە بەس تەنها یەکێک لە سەرەکیترین خاڵەکانی بە بازارکردنی ئەو بەرهەمەیە. دەیان بەرەمی خۆماڵی هەر لە هەنار و گوێ زوەنگوێن و بنێشتی کوردی و زەیتون و دەیان بەرەمی دیکەی باخ و باخاتەکانی ناوچەکە لە پێشنگاکەدا خراببوونە ڕوو. باخەوانەکانیش کردنەوەی و پێشنگایانە بە دەرفەتێکی باش و ڕێگایەکی گونجاو ناو دەبن بۆ ساغکردنەوە و بە بازارکردنی بەرەمەکانیان. بۆیە داوا دەکەن ساڵانی ئایندا فراوانتر بکرێت. ساڵانە هەنارێکی چاکە الحەمدوللا و ئێسش وەرزی هەنار تقریبا 2 مانگ زیاتر تێ ئەخایەنێ ئەوەیش هەنار جۆری هەنارەکەی هەناری ئەمساڵ سپاس بەخوا نەخۆشینی کەمترە و نوعێتی باشتر ئەمساڵ هەم بازارێکە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکەمان هەم ناساندن و ڕیکلامێکیشە لە ڕێگەی ئەمەوە خەڵکێک ئەمان ناسەویێت بۆ باخەکان و هەنار ئەکرێ شتێکی زۆر باشە هیوادارم ساڵانە بەردەوام بێ. سیروان بەشداریم کردوە لەم ڤیسیڤالەدا بە هەنگوینی خۆماڵی بە پاڵفتە جۆری پاڵفتە بەشان بە شانەکەیش بە سێ نەوعی سپی نەوعی زەرد نەوعی مێوژی و هەتا هەنگوینی ڕەشش کە هەنگوینی دایکەیە ئەبێ بکرێت بە کەلتور خواردنی خۆراکە خۆماڵیەکان کە هیچ مادەیەکی دەستکرد و سەناعیتیانە هەمووی تشتێکی تەبیعیە. بەشداربوانی پێشنگای بەرەما خۆماڵیەکان بە گرنگیەوە لەو جۆرە کارانە دەڕوانن و بە ئەنگاوێکی باشی دەزانن بۆ ئەوەی بەرەمی جوتیارانی ناوچەکەی تێدا پیشان بدرێت و بخرێتە ڕوو. کردنەوەی پێشانگای لەم جۆرە لە شاری هەڵەبجە بە تایبەت کە بە هەنار ناسراوە یا بەرەمەکانی تر بەڵام زیاترەوەنەی سەرنجە درێ بەرەمی هەنار زۆر زەخترەتی یا شتێکی زۆر باشە لەبەرەوەی هیچ نەبێت جوتیاران نەتوانن بەرەمەکانی خۆیان لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندن یا لە ڕێ و کەسانێک هێنە ئێرە بە شارەکانی تر بناسێن. پێشنگای بەرەما خۆماڵی و کشتتوکاڵیەکانی هەڵەبجە ساڵانە لەلایەن بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ هەڵەبجەوە دەکرێتەوە و ساڵ لە دوای ساڵیش گرنگی زیاتری پێدەدرێت بۆ فراوانترکردن و بەشداری زیاتری جوتیارانی ناوچەکە. هاوکات بەشداربوانیش کردنەوەی ئەو جۆرە پێشنگایانە بە پێویست ناو دەبن و بۆ کارێکی گەڕانەوە بۆ بەکارهێنانی بەرەمە خۆماڵیەکان وەسفی دەکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.